دادگای باڵای فیدراڵی عێراق ڕۆژی دانیشتن لەبارەی سکاڵاکەی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵوەشانەوەی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانی دیاری کرد. وتەبێژی کۆمەڵی دادگەری دەڵێت کۆمەڵ کاتێک دژی ئەم دیزاینەی پەرلەمان وەستایەوە لایەنەکانی ئۆپۆزسیۆنیش لەگەڵمان نەبوون و پشتیوانمان نەبوون، بەڵام ڕۆژگار دەری خست بۆ چوونی کۆمەڵ ڕاست بووە. ئێستا پەرلەمانێکی پاکەوتوو هەیە و لە دوای سوێن خواردنیانەوە دارێکیان نەخستۆتە سەربەردێک. کاتێ ئێمە دژی و دیزاینە بووین و هەڵوێستمان نواند، ئەو لایەنانەی کە ئێستا بەخۆ ئەڵێن ئۆپۆزسیۆن لەگەڵمان نەبوون، پشتیوانیان نەکردین و دەرەنجام ڕۆژگار دەری خست کە بۆ چووری کۆمەڵ ڕاستە ئەو پەرلەمانەوە 6 مانگ نزیکە بێتەوە 6 مانگ ئەکات کە پەرلەمانتاران سوێندیان خواردووە و هیچیان بۆ خەڵکی کوردستان نەکردووە جگە لەوەی 100 کەس مانگی 8 ملیۆن و قوسور پارە وەرەگرێ لە داهاتی گشتی ئەم وڵاتە، بەڵام بەردێکی نەخستۆتە سەربەرد، نە چاودێری حکوومەتی کاربەڕێکەری کردووە، نە یاسای بودجەی دەرکردووە، نە یاسایەکی لە خزمەتی خەڵکی کوردستان دەرکردووە، هیچیان نەکردووە. بۆیە هەڵوێستی ئەمە ڕوونە کە لە ڕێی مامۆستا عومەرەوە وەکو دەرچووەکو سەرکەوتوویەکی هەڵبژاردنەکان سکاڵامان کردووە لەسەر هەڵەشاندنەوەی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. کۆمەڵی دادگەری لە ڕێگەی عومەر عەبدوڵڵاوە سکاڵاکەی تۆمار کردووە و ناوبراو لەسەر وردەکاری سکاڵاکە ڕوونکردنەوە دەدات و دەڵێت 6 تەمووز دەستنیشان کراوە بۆ دادگاییکردنەکە. ڕۆژی 6 حەوت دەستنیشان کراوە، 6 حەوتی ئەم ساڵ یعنی مەبەستمە و ئێمە چاوەڕوانیمان ئەوەیە دادگا سکاڵاکەی ئێمە پەسەند بکە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان هەڵوەشێنێتەوە، چکە بەڕاستی شایستە نیە بە نوێنەراتی خەڵکی کوردستان و هەر لە بنەمایە بە دیزاین دروست کرا و پەککەوتنیشی لەو 6 مانگە 7 مانگەی ڕابردووە کە 7 مانگە هەڵبژاردن کراوە، 6 مانگە سوێندی یاساییان خواردووە، تا ئێستا تەنانەت نەیانتوانیوە کارا بن، نەیانتوانیوە دەستەیەکی سەرۆکایەتی هەڵبژێرن. دووام ڕاستپاردنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بە دووبارەکردنەوەی هەڵبژاردن وی پەرلەمانێکی زیندومان هەبێ، پەرلەمانێکمان هەبێ بالفعل مەرجعی باڵای خەڵکی کوردستان بێ، پەرلەمانێکمان هەبێ بەرگری لە خەڵکی کوردستان بکە. خاڵی سێمەوەیە کە 97 پەرلەمانتار بەبێەوەی هیچ کارە بکەن ئیمتیازی مادیان وەرگرتووە، ئەو ئیمتیازە مادیانان لێ وەربگیرێتەوە. کۆمەڵی دادگەری ئامانجێتی دامەزراوە یاساییەکان کارابن و خزمەتی هاوڵاتیان بکەن، پەرلەمانیش کە نوێنەراتی ڕاستەقینەی خەڵکە ئەندامەکانی بێ ساختەکاری هەڵبژێدرێن بۆ ئەوەی دامەزراوەکان لە خزمەتی خەڵک دابن. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.